تایبەت بە ژەنگی ئێران و ئەمریکا و ئیسرائیل و هەروەها دوایین لێدوانی دۆناڵد ترامپ ئەمانەوەی گفتوگۆی زیاتر بکەین لەگەڵ ڤینسنت کامپۆس دیپلۆماتکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە لە لۆس ئەنجلسەوە میوانی کوردستان 24 سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز ڤینسنت. سپاس دەکەین کە لەگەڵ کوردستان 24 پێش هەموو شتێک با بۆ پرسیارە دەست پێ بکەم لە لێدوانەکەی دۆناڵد ترامپ ئاماژە بۆ ئەوە ئەکات کە 2 بۆ 3 هەفتەی دیکە کۆتایی بە جەنگەکە ئەهێنن وەکو ئەوەی کە جەنابەت 18 ساڵ لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کارت کردووە. ئایا پێت وایە ئەم وتەیە مانای ئەوەیە کە بە دروستی 2 بۆ 3 هەفتەی دیکە جەنگ کۆتایی پێدێت یاخود ئەمە فشارێکە بۆ سەر ئێران؟ زۆر سپاس بۆ میوانداریتان لەبارەی وتەکانی دۆناڵد ترامپەوە. ئەو زۆر جار ئاراستەی جەنگەکەی گۆڕیوە 2 بۆ 3 هەفتە ڕێ تێدەچێت، بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە چی ڕوو دەدات. بەڵام لەو بارەیەوە دۆناڵد ترامپ چەندین جار گوتوێتی کە دەکرێت هەر کاتێک بێت بگەڕێتە دواوە، دەکرێت چەند شتێک ڕوو بدات لە چەند هەفتەی داهاتوودا لەم جەنگەدا و بڵێ من کۆتایی پێدەنم، یانیشەوە تا دەکرێت بڵێ من پێویستم بە استراتیژیەتێکی کشانەوە نییە. کاتێک هاتە ئێران بەبێ استراتیژیەت دەکرێت بەبێ استراتیژیەتیش لێ بێتە دەرەوە. بەڵێ گەروا بێت ئێستا بەم لێدوانە بێت کە جەنابەت ئاماژە ئەدەی ئەڵەی چەند جارێک ئەمە هاتۆتە ئاراوە کە باس لەوە کات جەنگەکە ڕابگرێت یاخود بەردەوام بێ، واتە لێدوانەکان هەمووی لەسەر یەک ڕیتم نین، هەندێک جار باس لە وەستاندنی جەنگەکان، هەندێک جار باس لە بەردەوام بوونی. ئەمە نیشانی ئەوە نادات کە ئێران استراتیژیەتی دیارە، ئیسرائیل استراتیژیەتی دیارە، بەڵام تاوەکو ئێستا ئەمریکا استراتیژیەتی دیار نییە بەردەوامە بێ لەم جەنگە یاخود کۆتایی پێهێنێت. ئەمە خاڵێکی زۆر گرنگە، چونکە استراتیژیەتی ترامپ بۆ ئەم جەنگە هەرگیز ڕوون نەبووە. ئەمەش یەکێک بووە لەو ئاڵنگاریانەی کە هاتۆتە بەردەم هەموو ئەوانەی کە بەشدار بوون لەو دۆخەدا و ئەوانەی کە لە حکوومەتیشن. تەنانەت ئەوانەی کە چاودێریشن لە نێو ئەمریکا بە هەمان شێوە بیر دەکەنەوە. بۆیە ئەمە کێشەیەکە تا ئێستا بەردەوامە. استراتیژیەتی ئەو پێوەستە بەوەی ئاخۆ بەیانی کە لەخە هەڵدەستێت میزاجی چۆن دەبێت و چۆن بڕیار دەدات. بەڕێز ڤینسنت، دۆناڵد ترامپ باس لە گەڕانەوەی ئێرانەکات بۆ چاخی بەردین. ئەمە تا چەند ئاماژەیە بۆ ئەوەی کە دەرگای دیبلۆماسیەت دائەخات لە بەرامبەر ئێران و دەرگای دانوستاندن ئیتر دائەخرێت و هیچ دانوستاندنێت نایەتە ئاراوە، چونکە ئەوە ما بڵێن هەڕەشەیەکی زۆر قورسە گەڕاندنەوەی وڵاتێک بۆ سەردەمی چاخی بەردین. من باسی ئەوەم کرد، ئەمە هەڕەشەیەکی زۆر خراپە بڵێیت کە ئێران دەگەڕێنێتەوە چاخی بەردین. بێگومان ئەمە مانای ئەوەیە خەڵک دەگەڕێنەوە بۆ ژیان لە نێو ئەشکەوتەکاندا، بەڵام ترامپ بۆ شێوەیە قسە دەکات و لە هەمان کاتدا کاتێک کە دەڵێت ئێران دەتەقێنمەوە و لە هەمان ڕستەشدا دەڵێت بەردەوام دەبێت لە بەکارهێنانی ڕێگای دیبلۆماسی و قسەکردن لەگەڵ ئێراندا. ئەوەی من لێی تێدەگەم ئەوەیە ستایلی کارکردن و قسەکردنی ترامپ یان دیبلۆماسیەتی گفتوگۆکردن لەگەڵ کەسێکدا
لە ڕێگەی چەکەوەیە ئەمە دیبلۆماسیەتەکەی ئەوە ئێرانیەکانیش بێگومان ناناسنە ئەو ڕێگەیەوە لەگەڵیدا. ئەگەر بێتە سەر بابەتی نرخی نەوت و ئەوەی کە لە گەروی هورمزە ڕوو ئەدات و ئەوەی کە ئێستا توانین لەبارەی جەنگەکەەوە ئاماژەی پێ بکەین، ئەمە جەنگێکی نەک سەربازی نەک با بڵێن جەنگێکی سیاسی بێت لە بۆ لە ناوبردننی دەوڵەتێک، جەنگێکی ئابووریشە لە هەمان کاتە. ئەمانەوەی بڵین کە ئێستا کە نرخی بەرمیلێ نەوت گەیشتۆتە $105، ئەمە تا چەند ترامپیش ڕەخنەی ڕوبەڕووی ئەو هاوپەیمانەکانی کردوتۆ کە نان بە دەمی داواکارەکەی ترامپەوە، ئەمە تا چەند ئەتوانین بڵین لە ڕووی ناتۆشەوە ناکۆکی لە نێوان ئەمریکا و لە نێوان ناتۆ و تەنانەت دروستبوونی چەند بەرەیەک لە ناو ئەم جەنگە هاتۆتە ئارەوە، تا چەند ئەمە کاریگەری کردووە؟ هەموو ئەو سێ کێشەیە کە هەیە بەڕێستان زۆر بەباشی باستان کرد. یەکەمیان جەنجێکی سەربازیە، ئەویش جەنجێکی سیاسی، ئەوی تریشانە ئابوووریە. ئەوەی کە لە گەڕووی هورمزیشدا ڕوودەدات ئەو پلانی بۆ داهێنان نەبوو. لەگەڵ ئەوەدا ئەوەی نەخست بووە بیری خۆیەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەمە ڕوو دەدات، بۆیە تووشی سەپرایز بوو کاتێک ئێران ئەو گەروەی گرت. وڵاتە هەرگیز ئەمەشیان بۆ باز نەکردبوو. ئەو استراتیژیەتەی کە ترامپیش هەیە بووە هیچ کاتێک خاڵێک لە خاڵەکان ئەوە نەبووە، بۆیە دواتر گەڕایەوە بۆ لای ئەوروپا و ناتۆ پێی گوتن کە پێویستیان بە ناردنی کەشتەکانیانە بۆ پاراستنی گەروی هورمز. پێم وایە وەڵامەکانیان زۆر معقول بووە، چونکە پێیان گوتبوو کە ئەوان پێش جەنگەکە بانگەش نەکرابوون بۆ ئەوەی جەنگەکەی لەگەڵدا ئەنجامدان، بۆیە ئەوان گوتیان کە ئێمە بەشدار نابین و فەڕەنساش پێی وتبوو تەماشا دەکەم زانین دۆخەکە چۆن دەبێت. ئەو کاتە دەتوانین کەشتی بنێرین یان هێز بنێرین بۆ دژی ئێرە. باشە بەڕێز ڤێنست، لێرە ئەم جەنگە کە سەیریەکەیت وەکو ئەوە وایە کە زنجیرێک بێ ئەڵلقەکان بە دوای یەکا هات بێت، با باگراوندێک بگەڕینە دواوە یاخود باگراوندێک سیرکەین لەبارەی جەنگی ئۆکرانیا، لەبارەی ئەوەی کە ئەمریکا بە تایبەتی دۆناڵد ترامپ داوای دوورگەی گرینلاندی کردو. ئەمانە چ پەیوەندیەکی بەم جەنگەوە هەیە کە ئێستا نەناتۆ نەیەکێتی ئەوروپا نایەنە ناو جەنگەکەوە، وەک بڵێ دڵیان لە دۆناڵد ترامپ لەبارەی ئەو دوو بابەتەی ترەوە زویر ببێت و ئێستا بەدەم داواکاریەکانی دۆناڵد ترامپەوە نایەن، هیچ پەیوەندیەکی هەیە ئەمانە بەیەکەوە؟ بڵێ من پێم وایە یەکێتی ئەوروپا و ناتۆ لە کۆتاییدا گەیشتونەتە ئەو پەڕی تەحملی خۆیان لەگەڵ ترامپدا کاتێک باسی کەنەدای دەکرد، دەیوت کەنەدا دەبێت بێتە ویلایەتێکی تر لە ئەمریکا و دواتر دەستگرتن بەسەر گرینلاندا. دووبارە بابەتی باجی گومرجی کە سەپاندبووی بەسەر ئەو وڵاتانەدا کاتێک ئەو کێشەیە دروست کرد، یەکێتی ئەوروپانی دەتوانی هیچ بکات. لە ئەنجامدا یەکێتی ئەوروپا و ناتۆ لە بەرامبەر ئەوەدا زۆر نەرمونیان بوون لەگەڵ ئەمریکادا، بەڵام نەیانویست دۆناڵد ترامپ تووڕەکەن. بۆیە ئەوەی من دەیبێنم دوایین شت کە گەیشتە ئەو پەڕی تەحمل وای کرد شتەکان بە ئاراستەیەکی تردا بڕۆن، ئەویش ئەوە بوو کە بە دۆناڵد ترامپیان وت نەخێر ناچنە ئەو جەنگەوە، ئێوە بە ئێمەتان نەوتوە چی ڕوودەدا و چی دەکەن، بۆیە ئێمەش ناچینە گەروی هورمز. بۆیە ئەگەر بشتین ئەو کاتە بە گوێرەی جەدوەل و خشتی خۆمان دەچین. ئەمریکا و ئیدارەکەی ترامپ تا چەنێ بەرگەی ئەم جەنگە ئەگرێت، ناڕەزایەتیەکان کە لە ئەمریکا دەرئەبڕدرێت تا چەنێ مەجال بە دۆناڵد ترامپ هەدات بەردەوام بێت لە پێشڕەویکردن لەناو ئەم جەنگە.
دوو کێشە هەیە یەکێک لەوانە کەەوەی بەڕێستان باستان کرد ئەویش ڕخنەکانی ناوخۆیی ئەمریکایە کە شوێنکەوتەکانی خۆشی دەگرێتەوە و دەنجیان پێداوە یەکێک لە بەڵێنەکانی ئەوە بوو کە دەبێت جەنگ ڕابگرێت لە جیهاندا بەڕاستی وای کردووە ئەو شوێنکەوتوەکانی بێزار و ماندوو بن لەو کارانەیە کە دەکات. دووەم کێشە ئەوەیە ئاخۆ چەندێک دەتوانێت لەو جەنگەدا بمێنێتەوە. من پێم وایە ئەمە زۆر سەرنجڕاکێشە کە دەبینین ئیدارەکەی ترامپ داوایان کرد پێم وایە داوای 200 میلیارد دلار یان 20 میلیارد دلاریان کرده بوو لە کۆنگرێس بۆ ئەوەی بودجەی جەنگیان بۆ زیاد بکات. لە هەمان کاتدا وەزیری جەنگی ئەمریکا گوتی ئێمە پارەمان هەیە و دەتوانین جەنگ بەردەوامی پێ بدەین تا ئەوەندەی پێویست بێت کە ڕاستە. بۆیە ئەمە وەکو فانتازیاک وایە ترامپ تەنانەت ترامپیش ناتوانێت ڕوونی بکاتەوە ئاخۆ مەبەستی چی و چی دەوێت هەروەک ئیدارەکەی دەڵێت. بۆیە ئەمە ژوای کردووە سەر لە جەماوەرە نێخۆیەکەی ئەمریکا بشێوێنێت و نەزانن ئاخۆ ترامپ چی دەکات و تاکەی لەو جەنگەدا دەمێنێتەوە. بەڵێ بەڕێز ڤێدێسنت من یەک پرسیارم هەیە بۆ کۆتایی ئەگەر بکرێ بە کورتیش وەڵامە بدەیتەوە. سپاس بۆ وەڵامەکانشت هەرچەندە زۆر پوخت بوونە بەڵام ئەمایان زۆر بە کورتتر وەڵامە بدەیتەوە. لەم 2-3 هەفتەیە کە ترامپ وەکو بڵین بەرچاوڕوونێکی داوە کە کۆتایی بە جەنگ ئەهێنێت لە ماوەی 2-3 هەفتەی تر پێتان وایە کە بۆ ئەم 1-2 هەفتەیە کۆتایی لەلایەن چین و رووسیاوە دەسوەردانێکی تەواوەتی و ئاشکرا بکرێت بۆ ئەوەی کە ئێران هەرس نەهێنێت؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە. رووسیا بێگومان نایەتە ناو ئەو جەنگەوە وەکو سوپای رووسیا، بەڵام بۆیە هاریکاریکردنی ئێران بەڵێ زانیاری هەواڵگری پێدەدات یا لە ڕووی هەواڵگریەوە زانیاری پێدەدات، زانیاری لەبارەی ئەو ئامانجانەیە کە دەبێت بە ئامانج بگیرێن. بڵێ لەگەڵ ئەوەشدا چونکە بینیمان درۆنەکان ئێستا زۆر کاریگەرترن لە جاران وەک لە چەکەکانی تر. لە ئەنجامدا رووسیا زۆر دڵخۆش دەبێت بۆ ئەوەی لەو دۆخەدا بمێنێتەوە و لە هەمان کاتیشدا جەنگەکە بەردەوام بێ کاتێک کە ترامپ ناتوانێت تێیدا بەردەوام بێت. ئەمە لەبارەی رووسیاوەیە. بەڵێ ئێمە سپاس دەکەین. ڤێنسنت کامپۆس دیپلۆماتکاری پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ کوردستان 24 بووی. سپاس بۆ ئامادەبوونت.